وا بڕیارە لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی ئەستێرەکانی عێراق چوارشەممە کاتژمێر 5 و 15 خولەکی ئێوارە هەولێر لەسەر یاریگای خۆی میوانداری نەجەف بکات. یانی هەولێر پێچەوانەی سەیاری یەکەمی کەوا توانی 7 خاڵ کۆ بکاتەوە لە یاری ڕابردووی بەنجامێکی قوڕس بە قاسم دۆڕا. بۆ ئەم یاریەش لە توانەکانی شێرکۆ کەریم و ئوسامە ڕەشید بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. دوایین یەکەی مەشقی تیپەکەش دوور لە چاوی ڕاگەیەندەکان بوو. یانەی نەجەفیش ماوەی نزیکەی هەفتەیەکە لە هەرێمی کوردستانە دوای ڕوبەڕووبوونەوەی نەورۆز لە سلێمانیەوە هاتۆتە هەولێر و خۆی بۆ ئەم یاری ئامادە دەکات. دوایین یەکەی مەشقیشی لەسەر یاریگای کۆلێژی زانست بوو. تیپەکە هیچ یارزانێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەولێردا نابڕێت و بەسەر جەم یارزانەکانی بۆ یاریەکە ئامادەیە، بەڵام ئەنجامەکانی وەک پێویست نین و تا ئێستا تامی سەرکەوتنی نەکردووە. ئاستیانێوەشی نەجەف کە دەڵێ لە سەرتاوە وەکو پێویست نییە، ئەوە دڵگرانمان ناکە و ڕژبینیشمان ناکات، چونکە ئەمە ئەزمونێکمان هەیە ساڵی پاریش بە هەمان شێوە 13 یاری یەکەم بە ئاستەشی زۆر خراپ دەرکەوتین، دوایش بووینە چارەمی خولی ناوی عێراق خولی ئەستێرەکانی عێراق و یانی نەجەفیش قسەیان باس کرد لێک لە کۆبوونەوەکان کە نەجەف بە درێژای مێژوەروا بووە. هەوڵماندا سەرەتایەکی باشبی، بەڵام دوجار هەندێک کێشەی مادی کە چارمانگە مەسەلەن موچە نهاتیتە ناو حیساب بانقی یارزانەکان و گەشتی زۆر و وەستانی خولو ئەوانە هەندێک کاریگەری لاوەشیان هەبوو. بەس ئینشاڵڵا یارزانەکان بەگروتینەوە لە بۆ هەر یاریەکە ئەوەی هەولێرە و پاشانیش لەگەڵ یانە دیالێ لە ئاستی پێویستدا دەبین و ئەنجامە شایستە لە بۆ یانەوەشی نەجەف دەستە بەردەکەین. یانی هەولێر بە کۆکردنەوەی 7 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندایە بە سەرکەوتن لە یانەکانی پێشەوە ڕیزبەن نزیک دەبێتەوە. نەجەفیش بە تەنها 2 خاڵ لە کۆتایەکانی ڕیزبەندە بە سەرکەوتن دێتە ناوەڕاستی ڕیزبەندی. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.